وەکوتمان ئەم مانگە مانگی هۆشیارکردنەوەیە لە نەخۆشی شێرپەنجەی مەمک بۆی بزانین چۆن ئافرەتان خۆیان بپارێزن لە شێرپەنجەی مەمک و بەگشتی لە هەموو شێرپەنجەکان و هۆکارەکانی شێرپەنجەچین. ئێستا لە ستۆدیۆ دکتۆر سارا جەمیل پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجەم لەگەڵدایە. دکتۆرە بەخێراتی. دکتۆرە چۆن ئافرەتان خۆیان بپارێزن لە تووشبوون بە شێرپەنجەی مەمک بە تایبەتی و شێرپەنجەکانی دیکەش بەگشتی؟ طبعا بۆی جوابی ئەو پرسیارە بینەوەی ئێمە ببینە سەر هۆکارەکانی شێرپەنجەی مەمک چییە؟ طبعا ئێمە لەبەرەوەی هەتاکو ئێستا ناتوانین بڵین هۆکارێکەیە کە لە 100 سەبەبە بۆ ئەوەی کە شێرپەنجە دروست بکە، بەڵام بەس زانستی تازە هەنێک هۆکاری یاریدەدەری بۆ دەرخستوین کە ممکنە سەبەبێ بۆ توشبوون بە شێرپەنجە. لەبەرەوە ئێمە کە لەم مانایە هۆشداری ئەین بە خانمان هەدەفمان ئەوەیە کە ئەم هۆکارە یاریدەدەرانە بخینە ڕوو بۆی پیان بڵین چەندێکی ئەتوانن خۆیانی لێ بپارێزن، چەندێکی ئەتوانن کە ئیشی لەسەر بکەن بۆ ئەوی هەتاکو و حد الئیمکان بتوانین دووریان خینەوانێ لە توشبوون بە شێرپەنجە. دکتۆرە وەک لە قسەکانتا دەرەکەوێت دوو جۆر هۆکار هەیە، هۆکارێک بەری پێگیرێ، هۆکارێک بەری پێ ناگیرێت. باسی ئەو دوو جۆر هۆکارەمان بۆ بکەوە بە باسی ئەوانە بکەین کە بەریان پێگیرێت تاوەکو بزانین چۆن ئەو شتێکە لە دەستی خۆمانەیە. بۆ نمونە هەنێک لە شێرپەنجەکان جیناتەیان هۆکاری ژینگەیە ناتوانین دەستمان هەبێتەیە، بەڵام ئەوەی کە دەستمان هەیە تێیدا چۆن بتوانین خۆمانی لێ بپارێز؟ بڵێ یەکێک لە هۆکارەکان خواردنی تەندروستە و لەگەڵ لایفستایلێکی سەحیە. قەزمان بەمە چییە؟ بەردەوام وەرزشکردن و دابەزینی کێش، خاصەتەن دوای ئەوەی کە ئافرەت لە سووڕی مانانی ئەوەستێتەوانێ کە زۆر مهمە بەردەوام وەرزش بکات و کێشی لەشی دابەزێنێ. حتا وەرزشکردن نەکەر بۆ کەسێکی ئاسایی کە توش بووی شێرپەنجە نییە، بەڵکو بۆ توشبوویەکی شێرپەنجەش کە زۆر دیراسەمان هەیە ئەڵێن ئەوانەی کە دائیمە وەرزش ئەکەن نسبەی گەڕانەوەی نەخۆشیەکان زۆر کەمترێکە مقارنەتەن بە ئافرەتێک کە وەزنی بەردەوام لە زیابوونە و حرەکە و جوڵی کەمە و بەڕای زۆر لە زایانایانیش ئەگەر وەرزشکردن عیلاجێکە بوو، عیلاجێک بووە بە حەب بفرۆشرا لە بازاڕە، پڕفرۆشترین جۆری عیلاجە بوو. کاتە دکتۆرە دوو شت هەیە ئێمە گەر بیکەین لە بەشێک لە شێرپەنجەکان بە دوورە بینەویش خواردنی ژەمێکی تەندروست و وەرزشکردنەوەتە جۆڵان و لەگەڵیشا دوورکەوتنەوە لە مادە کحولیەکان و جگەرە کە لێرە وردە خەریکە بەرەو زیابوون ئەچێ حد الئیمکان بتوانین لی دوورکەوینەوانێ لەبەر خاتری سەحەتی خۆمان. دکتۆرە خەوتا چەند کاریگەری هەیە لەسەر ئەکرێویش وەکو هۆکارێکی یاریدەدابنی؟ خەو هەتاکو ئێستا هیچ دراسەیەک نییە کە باز لە خەو بکات و دەورێکی هەبێت لە توشبوون بە شێرپەنجە، بەڵام بەس ئەوڵ و ئەخیر ئەو کەسانی کە خەویان ڕێگ نییە، سترێسیان زیاترێکە کەوایان لێ ئەکا خواردنی زیاترێک بخۆن، خواردنی زیاترەکەش لە ئاخیرا ئەبێتەوە بە چەوری و بە زیابوونی کێش. چەوریەکەش جارێکی کە ئەبێتەوە بە هۆکارێک بۆ توشبوون، یعنی ئەگەر بە مباشریش نەبێ بە غێر مباشر هۆکارێکە بۆ توشبوون. مادام ئێستا مانگی هۆشیارکردنەوەیە ئەبێ هاوڵاتیان چی بکەن بۆ ئەوەی لە قۆناغە زۆر سەرەتاییەکانی شێرپەنجە بە خۆیان بزان و فرێ خۆیان بکەون؟ بەڵێ طبعا ئێمە لەم مانایە زۆر باسی شێرپەنجەمان کرد، تەلەڤیزۆن ئەکەینە هەمووی شێرپەنجەیە، میدیاکان هەمووی شێرپەنجەیە و هەدەفیشمان لی ترسانی خەڵک نییە، بەڵکو بەعەکسەوانێ ئاگاداریان کەین و هۆشیاریان کەینەوانە لە نیشانەکانی لە هۆکارەکانی بووی بتوانێ ئیشێک بۆ خۆی بکە. طبعا بنسبەت خۆ بە ئافرەت ئەتوانێت چی بکات، ئێمە فێریان ئەکەین دەوراتیان بۆ ئەەکەینەوە. طبعا هەرچەنە مەسئولیەتی تەنها نەخۆشخانە نییە کە ئەبێت میدیاکان لەگەڵمانە هاوکار بن، ڕێکخراوەکان لەگەڵمانە هۆکار بن، ئینجاکە سەحەش بە دەرەجە یەکەم کە ئەمە بۆ بتوانین بۆ خانمان بەردەوام دەورە بکەینەوانێ، سیمیناریان بۆ ڕێک بخەین بۆ هەموو چین و توێژەکان. ئەمە بۆ پشکنینانەی کە خۆیان لە ماڵەوەیکن، بۆ پشکنینی پێشوەختەی نەخۆشخانەکانە بێت لە تەمەنی چەندەوە بکرێت بە شکڵێکی ئاموستان دەردی عالەمی لە تەمەنی 40 ساڵیەوە دەست پێکین، بەڵام بەس هەنێ فاکتەر هێوامان لێ ئەکا کە ئێمە لە تەمەنێکی گەنجترێکەوە دەست پێکین، بۆ نمونە ئەو ئافرەتانی کە لە عائیلەکەیانان شێرپەنجەی مەمک هەیە، خاصەتەن کەسی دەرەجە یەکیان، یاخود هەنێک ئافرەت بە بۆنی نەخۆشی ترەوە لە تەمەنێکی مناڵیە تیشکی وەرگرتووە بۆ منتیقی سن و سیەکانی کە ئیژ احتیمالی ئەوەی هەیە لە مستەقبەلە بیکا بە جۆرێک لە شێرپەنجەی مەمک. بۆیە پێویستە ئەم فیئانە
لە تەمەنێکی زووترێکەوانێ بەشدار بم لە پشکنینەکانی پێشوەختە. باشە دکتۆرم مامۆگرافی یەک پرسیارەکە بە کورتی جواب بیتەوە بۆ مامۆگرامی بوو ئەی بۆ بەعام نەخۆشیەکانی تری شێرپەنجە هیچ تێستێکی پێشوەختە هەیە؟ بەڵێ خۆی کەمن عەدەدی ئەو شێرپەنجانەی کە تاکو ئێستا توانرێت شێرپەنجی پشکنی پێشوەختی بۆ بکرێکیان شێرپەنجی مەمکە دووهەم شێرپەنجی کۆڵۆنە شێرپەنجی پێست و سیەکانە لەگەڵ شێرپەنجی پرۆستاتەکە بە خۆشحاڵیەوە ئێستا لە نەخۆشخانەی هیوا دەستمان کردو بە پشکنینی پێشوەخت بۆ شێرپەنجی پرۆستات. دکتۆرە بەخێراتی زۆر سپاس بۆ زانیارەکە. سپاس بۆ ئێوە. خێرات سەرچ.